هەڵبەتە داخستنی دەواازەی سێمەڵکە یا هەر پرۆسێکتری لەو بابەتە وەکو ئەڵێن ئەڵلقەیەکە لە زنجیرەیەکی دوور و درێژ لەو پیلانگەڕێکە دژمنان و داگیرکەرانی کوردستان بەرامبەر بە گەلی کورد بەگشتی و بە تایبەتی بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان گرتویان تەبەرچکە لە ئێستادا ڕۆژاوای کوردستان دەتوانین بڵێن کە نمونەیەکی زۆر جوانە نەک هەر تەنها لەسەر ئاستی کورد بەڵکو لەسەر ئاستی ناوچەکە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆیە پیلانگەڕێکی زۆر بەرفراوانتر لە دەواازەی سێماڵکە لەسەر ئەو ئەزمونە هەیە لەبەرەوە زۆر ئاساییە ئەو جۆرە پیلانانەیە ئەو جۆرە گەلە کۆمەیە لەسەر ڕۆژاو و لەسەر دەواازەی سێمەڵکە بە شتێکی ئاسایی وەرەگرن وەکوتم ئەڵلقەیەکە لەو زنجیرە پیلانگەڕیە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە بە درێژایی سەدەی ینی نزیکەی سەدەیەکە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لێرە و لەوێ بە شۆڕش و ڕاپەڕین و بە جۆرەها شێوازەکانی خەبات بەردەوام بووە بەڵام ئەوەی کە گەورەترین خەنجەر وە لە پشتی ئەو بزوتنەوەیە ئەو شۆڕشانە دراوە ناتەباوی و ناکۆکی ناوخۆیی بووە کە ئەوەش بەفێتی دژمنان بووە ئێستاش بە هەمان شێوە لەبەرەوەی کە ناکۆکی و ناتەبایی هەیە لە نێوان پارچەکانی کوردستاناتەن لە نێوان حیزبەکانە تەنانەت لە نێوان هۆز و بنەماڵەکانە ئەمە ژوای کردووە کە هەمیشە ئێمە ینی ئەو جۆرە هەڵس و کەوتانە چاوەڕوان کراو بن لەبەرەوە ینی چارەسەرێک کە تەنها هەبێ بۆ کۆتایی هێنان بەم ڕەوشە هەموارە ئێستەکە هەیە ئەو یەکێتی نەتەوەیەیە کە سەرۆک ئۆجلان دەیان ساڵە بانگەشەی بووەکە و هاوارەکە لە هەموو کورد لە هەموو پارچەکانی کوردستان و لەسەر ئاستی هەموو دنیا کە ئێمە پێویستمان بەوە هەیە بۆ کۆتایی هێنان بەو خاڵە لاوازانەی کە بووەتە هۆی ئەوەی کە دژمنانمان زۆر بە ئاسانی لە پشتەوە خەنجەرمان لێبن تەنها یەکێتێکی نەتەوەی کوردیە لەسەر ئاستی هەموو پارچەکانی کوردستان بۆ ئەوی کۆتایی بەو خاڵ لاوازە و بەو نەخشە و پیلانە گڵاوانە بێن کە دژمنان زۆر بە ئاسانی ئەتوان لە ڕێگای ئەو ناکۆکی و ناتەباییەوە زەفەری پێبەر نەگینا بەڕاستی شەرم و شوورەیە لە سەدەی 21ەکە ملەتێک یان نەتەوەیەک لە بری پشتیوانیکردن و هاوکاریکردنی ڕۆڵەکانی خۆی لە پارچەیەکی ترا بێت گەلە کۆمەیان لێ بکەوە نەخشە و پیلانەکانی دژمن لەسەریان جێبەجێ بکات لە سەداسەد پێچەوانی هەموو بنەماکانی مافی مرۆڤ و یاسانی و دەوڵەتیەکان چکە برسیکردنی ژن و مناڵ و خەڵکی سڤیل ینی بەڕاستی لەگەڵ هیچ بنەمایەکی مافی مرۆڤ و یاسانی و دەوڵەتیەکانە نایەتەوە بەڕاستی وەکو جەناب داماژەی پێگەی دەواازەی سێمەڵکایەکێکە لەو دەواازانەی کە چەند لەوانەیە سوودی هەبێ بۆ ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە بۆ باشووری شێتی بەڵام لەبەرەوەی کە دەسەڵاتدارانی باشوور بە یعازی داگیرکەران ئەجوڵێنەوە هیچ کێشیان نییە ئەگەر بە دەیان ملیۆن دۆلاری ماگانە زەرەر بکەن کێشیان نییە بۆ داخستنی و سنوور لەبەرەوە پێیان وتراوە سەبارەت بە داخستنی دەواازەی سنووری سیملکە بەڕاستی جێگەی داخ و ئەسەفە چونکە ئەم کارەیان ئێمە جاران حکوومەتی عێراقی حەساری خستن لەسەر ئەمانوە دژمنی کووردە ینی ئازارەکەی کەمتر بوو بەڵام ئەم جارە سیرەکەیت بەشێکی کورد دژی بەشەکەی تر هەڵوێزەگرێت و ئابلوخەی خاتە سەر ئێمە بەتوندیدی ئەم سیاسەتە نامرۆڤانەیە ڕسوا دەکەین و پشتگیری لە خەڵکی ڕۆژاواکەین بۆ دەسێنانی مافەڕەواکانی خۆیان خۆی کە تۆ ئابلوخی ئابووری خەیتە سەر بەشێک ناوچەیەکی دیاریکراو ئەمە بێتە هۆی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمووەک لە ناویاندا مناڵ هەیە ژن هەیە مەسەلەن بۆ نمونە مناڵ شیری دەست ناکەوێت نرخەکان بەرزە بنەوە ئەمەش پێشێلکردنێکی تەواوی مافی مرۆڤە بە تایبەتی مافی مناڵ و ژن و ئەوە خەڵکە سڤیلەکە بێگەل هەمووی هەڵوێستێکی بێ هەڵوێستێکی کوردانە ئێمە لە هەر شوێنێک بێ هەم کوردین ئەبێ کورد لە هەر شوێنێکی دینادێ پشتگیری لە کوردی پارچەکەی تر بکات نەک ببێ بە بەشێک لە بەرنامە ئەژیندای وڵاتانی داگیرکرد ئەمە ینی خزمەت بە ئەنجیدا و بەرنامەی وڵاتێکی داگیرکەرەکە کە ئەویش ڕژێمی تورکیایە